ئەمڕۆ نوێترین مۆدێلی تۆیۆتا لان کرۆزەر نمایشکرا کە ئەمە یەکێکە لە ئۆتۆمبیلە دڵخوازەکان لە لای زۆرێک لەو کەسانی کە هەواداری ئۆتۆمبیلن کە ئەمە یەکێکە لەو ئۆتۆمبیلانەی تەمەنێکی لەگەڵ کووردا بەسەر بردووە. منەچمە لای ژیارنەوزار بەڕێوەبەری ماشەتی ئەگە فەرمیت هێرە کاک ژیار ئەمە چی جیاوازە لە چاو مۆدێلەکانی پێشووتریە؟ بەڵێ ئەم مۆدێلە بە سێ جۆر بەردەستە بێ بە جۆرەکانی VX و VXR و GR باشە ئەوەی جیاوازەکەی لە مۆدێلەیە بێ هەبوونی سیستمی هایبریدە کە پێی ئەڵەن MHEV باشە بەواتای مایل هایبریدێت کەواتە ئەم سارێ بە بەردەوامی ئیشەکات بە هۆی هێزێکی پاتریەوە یارمەتی جوڵەی ئۆتۆمبیلەکە دەدات. ئەوەی جیاوازەکەی بێت لە هۆرس پاوەر و لە تۆرکەکەیەتی نەوەی پێشووی ئەم سارەیە بەڵێ نەوەی پێشووی ئەم ئۆتۆمبیلە بە 409 هۆرس پاوەر و بە تۆرکی 650 نیوتن مەتریێت. بەڵام بەهۆی هەبوونی ئەم بزوێنەرە و هەبوونی پاتریەک کە یارمەتی ئۆتۆمبیلەکە دەدا و هۆرس پاوەرەکەی بەرز کردوێتەوە بۆ 457 هۆرس پاوەر و تۆرکەکەشی بۆ 790 نیوتن مەتر. نرخەکەی چەندە ئەمە؟ نرخی ئەم ئۆتۆمبیلە حاڵی حازر لە 143 میلیۆنەوە دەست پێ دەکات بۆ 169 میلیۆن دینار عێراقی. سەوە دیناری فرۆشن. بەڵێ هەموو لەخەکانی توێتا بە دینارە فرۆشێت و هەموو سعرەکانمان بە دینارە. داخواشی زی پێشوەختە هەبوو کەس هەبوو حیزی بکات کە بیکڕێت؟ ئەکید بە بەردەوام ئەم بە شتێکمان بیر نەچێت ئەم ئیڤێنتە لە سەرتاسەری جیهانە لە هەمان ڕۆژە عەرزکراوە لە هەموو بە خۆشحاڵیەوە سلێمانیش کۆمپانیای کامەرا مۆتۆرس کە بریکاری باوەڕپێکراوی توێتایە یەکەم برانچین لە سلێمانیە کە بتوانین ئەم ئۆتۆمبیلە عەرزکەین بۆ هاوڵاتیانی خۆمان. چی ئەم ئۆتۆمبیلە ئەکڕێت؟ چکە نرخەکەی زۆر گرانە. طبعا ئەم ئۆتۆمبیلە بە چەنەها شێوازی ترە بەڵام لە جۆری هایبریدەکەی تەنها وەکو ئاماژەم پێکرد بە VX و VXR و GR کە ئەتوانین بڵێن لوکژەریە تایبەتەکەیەتی باشە. طبعا سەرمایەدارەکان هاوڵاتی ئاساییمان هەیە هاوڵاتی ئاسایی کە سەرمایەکی هەبێت و کە بتوانێت کە بە هەواداری توێتا بێت بە تایبەتی لانگرۆزەر بێت و مشتەرەکان ئەوەن کە بە بەردەوامی جیلەکانی و نەوەکانی لانگرۆزەریان پێ بووە نەوە لە دوێنەوە ئەیگۆڕن. خۆزە سەری چۆنە بەگشتی لەسەر مۆدێلەکانی لانکرۆزەرەوەن کە لە پێشتریش هەبوو بە بەردەوام خواستی لەسرە کە ئەتوانین بڵێن خواستێکی لەسرە کە ئەتوانین بڵێن بۆ چەندمانێک حجزیەکەن تاوەکو بەدەستیان بکەوێت. ئەو شێوەیە ئەو شێوەیە بڵێ ئەوەنە خەڵکی لای خۆمان ئارەزووی لانکرۆزەرەکە هەر لەسەر جادە و شەقامەکانی خۆمان بڕۆی لە سارەکە یعنی ئەوەنە لانگرۆزەرە بینی لاوانێ ساریکی ئاساییتر نەبینی. هیچ ئەمارێکەیە کە لە عێراق چەند لانکرۆزەری تیابێت لە عێراق بە دەقیقی لام نییە بەڵام لە جیهانە سەر و 10 میلیۆن یەکەی لێفرۆشەوە تەنها لانکرۆزەر بەڵێ لە ساڵی 1950 کە دروستکراوە.